سر اکران کردستان 24 و بگمان مدیا جواکی مالپرو پلتفرم کردستان 24 بشوپینن دم بودم ثانی بو ثانی بگمان در انجام جبوات نشکره کردم بس تمام زیادتر گل میوانن خو بحثی گرینگا ویراوشه در انجام ویراوشه شروع کردن ویراوشه بکن بريس محمد قرصص لفلوريدا لامريكا تقلمه بريس محمد دماته باش به ايدي هند ولايات امريكا دما هالبجارتين بداي هات هنجي كيش تاع البجارتين بردامن كوات اول سر عرضتي تدي تنقلو دي چارچوبه او هات كيش كره كرن تو حفصن جاهز چاد بيني Dambash, I am going to continue in English if that's okay with you, please. بله میوانه من دیاره حزیکت به زبان انگلیسی باوه دماکو بگمان ورگر آماده بود بله امی زبری نجم تا بريس محمد شوندا بله تماشاوانی جادن سرنجارات کشم که هیدی در انجامن هل بجارتنان بگمان آشکار دبن لگور آواتی تکرن ترامپ بحثی سختکاریه که برفره لفلوریدا دکه بله بريس گورسنس من گوت هيدي در انجام اوليين دسبيكي ين هندك ولايات اشكرا دبن اول سر عرضي تدبيني راش شاوا يجلو Can you hear me? I گوێبیستی من گوێم لێوە نییە بەڵێز ئەوەی تێبینی دەکرێت هەندێکی لە هەندێکی ویلات بوون مناڵی ترامپ ویلاتی کنتاکی بردەوە ویلاتی ئیندیاناش بردەوە کەواتە یەواش یەواش دەرئەنجامەکان ئاشکرا دەبن تو چی دەبینی تێبینی چییە لەسەر دەرئەنجامەکان ئەوەی کە ئێستا هەیە بڕۆم وای زۆر سوپاس سەرەتا کە گەشتانکردم بێرە چاوکردن لەوەی کە براوە دەبێت لەو هەڵبژاردنە لەم شەوەدا ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا دەبێتە وڵاتێکی جیاواز لە بەیانی چونکە لە لێواری ساتێکی مێژووی داین ئەمریکا یان یەکەم سەرۆکی ڕەگەز ئافرەت هەڵدەبژێرێ یان کەسێک کە پێشتر سەرۆک بووە و یەکێک بووە لە ئەو کەسایەتیانەی سیاسی ئەمریکا کە دابش بوونی لە ئەمریکا دروست کردووە دوو کەسایەتین دیدگای جیاوازیان بۆ ئەمریکا هەیە بە تایبەتی کاتێک لەبارەی ڕۆڵی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڕۆم وایە زۆر نزیکە بڵین کێ دەبێتە براوە هەموو ئاماژەکان هەموو ڕاپرسیەکان ئاماژە بەوە دەدەن ئەم هەڵبژاردنە زۆر نزیک دەبێت ڕکابەریەکە زۆر نزیک دەبێت بەڵام بەبێ ڕەچاوکردن لەوەی کێ براوە دەبێت ئەمریکا ڕووبەڕووی ساتێکی مێژووی دەبێتەوە ئەگەری هەیە دەبێتە وڵاتێکی زۆر جیاواز لە دوای ئەم هەڵبژاردنەدا بەڵێ ئەو جیاوازیە ئەم جیاوازیە لەسەر چ بەنەمایەک دەبێت ئایا ئەمریکای دوای 21 ساڵی 2025 کە ئەو سەرروکە تازایە دەشتە کوچکی سپی پێت وایە ئەمریکا چۆن دەبێت ینی سیاسەتی ئەمریکا ناوخۆی ئەمریکا پەنجا ویلایەتی ئەمریکا استراتیژی ئەمریکا بڵێ کاتێک یەکێک لە جیاوازیە سەرەکیەکان لە نێوان کەمەڵا هاریس و دۆناڵد ترامپ بە تایبەتی چۆن سەیری ئەمریکا دەکەن لەسەر ئاستی جیهانیدا سیاسەتی دەرەوەی هاریس بە تایبەتی لەبارەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر ڕنگدانەوەی مامەڵەکانی سەرۆک بایدنە بۆیە دەکرێت پێشبینی بکەین سیاسەتێکی پێشبینیکراوی سیاسەتی دەرەوەی هاریس دەبێت بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ دۆناڵد ترامپ ئەوان داکۆکی دەکەن لە کەمکردنەوەی بوونی ئەمریکا لەسەر ئاستی جیهان هەروەها لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەو شێوەیە سەیری دەکەن کە سەرچاوەی کێشەیە پێیان باشە خۆیان لێ بە دوور بگرن و بوونی ئەمریکا لە ناوچەکە کەمتر بکەنەوە ئەمەش دەبێتە هۆی ئەوەی سەقامگیری زیاتر تێک بچێت لە ناوچەکەدا بۆیە جیاوازیە سەرەکیەکە ئەوەیە کە ئاشکرایە ئەمریکا لەژێر ئیدارەی ترامپ کاتێک لەبارەی کورد نازانم ئەگەر پرسیار لەبارەی کورد بکەی یان نا بەڵام لەبارەی کورد و ناوچەکانیان زیاتر
دەبنە بەشێک لە توندوتیژی ناوچەکەدا. ئەمریکا پێویستی بە کوردە، بڕوام وایە پێویستە هێشتا پێویستی بە کوردە بەبێ ڕەچاوکردنەوەی. بله برز محمد اكيد ام بحث كردام كان جبركم ما بس تمايا وك كردستان 24 كو بينر ما كردان بحث في برسيد ديالتا كان فيجي يا جسر نجيب بيرادات دماكو ترامب 2019 باز بورم دكتور دماكو بريار ده لسوريا وكيشيت لهند سيناتورو و مزنبر بسن امريكا تابتي لجفاتا بيران اسرائيل صار هندي كو بيوستا امريكا لسوريا بميند در انجام امريكا حتى فيجا بيجي لسوريا ما كواتا قالوا ما اداره ترامب دكاره لهندك بريارين استراتيجي بي فجريان بو كونغريسي برياري بدبون من الروشالات نافين فيكشا كو جه نفوس امريكايا برجون دي جلك لبيري هنا بەڵێ بڕام وایە دەبێت باسی ئەو پرسیارە بکەین کە پرسیارێکی زۆر گرنگە ئاراستەمەت کرد لە ڕوانگەیەکی فراوانترەوە و پێشبینی ئەوەش بکەین کە ئیدارەی ترامپ بە شێوەیەکی سادە ئەگەری هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پاشەکشە بکات. ئەگەر سەرۆک ترامپیش خۆی بێوێت ئەو کارە بکات ئەمە بۆم شێوەیە ئاسان نییە. ئیدارەیەکی دیکەی ترامپ پێشبینی دەکرێت خۆی بگونجێنێت سیاسەتی تونتر بەرامبەر ئێران پەیڕۆ بکات. لەبارەیەشەوە دەبێت پشتیوانی بە کوردە هاوپەیمانەکانی بەستێت کە پێشتریش باسمان لەوە کرد ئەم سیاسەتانە دەگەڕێتەوە سەر بڕیارە پێشبینی نەکراوەکان و ئاژاوەیەکانی ترامپ دەکرێت سزا لەسەر حکوومەتی تورکیا بسەپێنێت ڕۆژێک لەوانەیە لە ناکاوێک لە ڕۆژی داهاتوو هێزەکانی خۆی لە سووریا بکشێنێتەوە. ئەگەر هاریس براوە بێت ئەگەر کامەڵە هاریس دەو هەڵبژاردنە براوە بێت ئەگەرێکی باش هەیە بە شێوەیەک سەقامگیری بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگەڕێنێتەوە لەو سیناریۆیە لەو پرۆسەیە کورد ئەگەری هەیە ڕۆڵێکی بنیاتنەر لەو پرۆسەیە بگێڕێت بە پێچاوانەشەوە. ئەگەر لەژێر ئیدارەی ترامپ دۆخەکە ئەگەری هەیە زیاتر تێکدەرانە بێت سەقامگیری نەمێنێت لەو بارەیەش پێویستمان بە کورد هەیە لە شەڕ و ئاڵۆزیەکان. بۆیە بەوێ ڕەچاوکردنەوەی کێ هەڵبژاردن دەباتەوە پێشبینی ناکەم ڕۆڵی کورد گوێ بخرێت بەڵام پێویستمان بەوەیە بزانین ڕۆڵی کورد چۆن دەبێت. میوانێمە کورد بوو و لە واشنگتۆن بوو ئەوی گول مدەنگی خۆدایە ترامپ و گۆجیش نزیک بە ئەستاڤێنیە ترامپ دنیاسم ترامنها باشتر لسیاسەتی تێدگەیت باشتر لە پرسا کوردان تێدگەیت لە دیرۆکا کوردان تێدگەیت و جاران باشتر ژی دێتە عەملێ گەل ڕەوشا کوردان و پرسا کوردان لە ڕۆژهەڵاتە ناویم کرد. ئەڤە کوردێک بوو بە باوەڕ ئەڤە گوتە من تو چت بێژی گەل پێویستی بۆ کورد ئەمریکیەکان پێویستیان بە کوردەوە ئەومەش بەردەوام دەبێت ئەگەر زیاتر نەبێت. ئەگەر ترامپ براوە بێت یان هاریس براوە بێت لەو هەڵبژاردنە پێشبینی ئەوە ناکەم گۆڕانکاریەکی زۆر ئاشکرا ڕوو بدات. هەروەکو پێشتر ویستم ئاماژەی پێوە بکەم پرسیارە سەرەکیەکە ئەوەیە ڕۆڵی کورد چی دەبێت لەژێر ئیدارەی ترامپ یان لەژێر ئیدارەی هاریس. لەژێر ئیدارەی ترامپ ئەگەر ناوچەکە زیاتر بشێوێت و سەقامگیری نەمێنێت کورد دەبنە سوودبەخش هاوپەیمانێکی سوودبەخش لە شەڕکردن. لەژێر ئیدارەی هاریس کورد سوودبەخش دەبێت بۆ گەیشتن بە سەقامگیری و فراهەمکردنی سەقامگیری لە سەرانسەری ناوچەکەدا. پرسیارە گشتگیرەکە ئەوەیە ئەگەر ترامپ براوە بێت ئایا ئەنجامەکەی پشتگوێ خستنی کورد دەبێت جێهێشتنی کورد دەبێت. منیش زۆر باوەڕم بۆ نییە چونکە وێنە فراوانەکە ئەوەیە پێویستی سەرەکی بۆ کوردەکان و پێداویستی استراتیژی بۆ کوردەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ئەمریکاوەیە یان بۆ ئاشتی ئامراز بێت یاخود بۆ
قالك سباس ديكو كارت. برسا كردان بريا دروز بونا امريكا جابويا for بريا having ترامب وبان جابويا دهر مينيت زور سباس. اعتماد السرخات كان ليه خوش جيك هاف بيماني نان دي قلب مينن بريس محمد غورساس لفلوريدا